وەکو بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەولێر هاوشێوەی دەژنەکانی پێشوو ساڵانی ڕابردوو پلانی تایبەت بە خزمەتگوزاریەکانی تەندروستی لە سنووری پارێزگای هەولێر ڕادەگەێنین کە چەند تەوەرێک و بابەتێکی جیاواز لە خۆ دەگرێت. لە هەمووی گرنگتر کە دەست پێ بکەین بریتێ لە خزمەتگوزاریە فریاگوزاریەکانی سەرەتایی کە ئەویش لە ڕێگەی تیمە گەڕۆکەکانی ئەمبولانس و کارمەندانی تەندروستی لە سنووری پارێزگای هەولێر کە دابەش کراوە بە جێرەی پلانێک لەسەر 24 شوێنی قەرەباڵغ لە ناو پارک و لە شەقامە گشتیەکان و شوێنە گەشتیاریەکان و هەروەها سەر شەقامە گشتیەکانی نێوان شار و شارۆچکەکان لە دەرەوەی شار و لە ڕێگەی ژمارە 122 ئەمبولانسەکانەوە هاوڵاتیان دەتوانن لە نزیکترین کات و بە زووترین کاتدا بگەنە ئەم خزمەتگوزاریە و هەروەها نەخۆشخانە فریاکەوتنەکان بە 24 کاتژمێری و بە ئامادەبوونی پزیشکانی پسپۆڕ و کارمەندانی تەندروستی و هەروەها هۆڵەکانی نەشتەرگەری و کۆگاکانی دا و دەرمان و پێداویستی پزیشکی بە بەردەوامی کراوە دەبێت و بۆ دابینکردنی ئەو خزمەتگوزاریانەی کە هاوڵاتیان پێویستیان پێبێت. هەروەها لەو شوێنانەی کە بەشی چارەسەری ڕایشکاری دەرەچیان بڵێن عیادەی خارجی بۆ ئەو نەخۆشانەی کە فریاگوزاریش نینە لە نەخۆشخانەکانی وەکو نەخۆشخانەی دایکبوون و لە نەخۆشخانەی منداڵان و هەروەها نەخۆشخانەکانی دەرەوەی شار لە قەزا و ناحەکان و بوونکە تەندروستی ئێشەگیریەکان ئەمانەش بە هەمان شێوە کراوە دەبێت.